كاك فرهنگ عفو كاك سركو دو افزانم كاك سركو جناتي بقوله خيراتنا كاك زور سپاس كاك سركو والله إذا بخير بسرتاو آية مناڵەکان ئاکار و ڕفتاری گەورەکان وەرناگرن بۆ نمونە کارێک دەکەن گەورەکان کارێک دەکەن بچووەکان لە چاویان دەکەنەوە بوون جگەرە کێشانە هەر شتێکی ترە زۆر سپاس سپاس دەکەم والله كاك سركو جان بنسبة منال عكار ورقلي لسطع سط عليه دوغا اگر ماوي بيكو بن رنگي يك نقدر خوي يك اقرن جايما اللي درون زانية تيوريك معني تيوري لا فيربون بلا سايكد نوا استا تو منالكي بشوك تاني لما لوانيا دو سال ونيويكا زمان دربينه زمان درينه دايكي مكياجكا يج مكياجكا باوشی ڕیشە تاشە ویژ ڕیشە تاشە شەق لە دایکی هەڵەوی شەقیت هێڵەیە هەر چێ بکەی وەکو تووتی لاسایی دەکاتەوە اینجا بۆیە زۆر جار مناڵەکانمان سەیری فلیمی عدوانی و شەڕانی و بەرنامەی خراپکەن بۆیە شەڕانی و عدوانی دەرچوون لاسایی ئەوانەکەنەوە اینجا گەر باوکەکە جگەرە کێش بێ متاکید مناڵەکەی لاسایی دەکاتەوە لێ بزانم چیە خۆشە باوکەکەی جنێ و فرۆش بۆ دەمی پیس بێ بەخوا مناڵەکەشی وەکو دەرەچێت إلا ئەگەر بێت و مامێ خاڵەیە دایکە کەسێکی تری بێ لێی دوور خاتەوە ئەو بێ بە قودۆ نەکەی بۆیە ئەبێ ئێمەی گەورە نمونەی جوان بین بۆ مناڵەکانمان چونکە ئەوان ئاوێنە ئێمە ئاوێنەی ئەوانین ئەوان لە ئێمە خۆیانە بینن بەداخەوە چۆن لاسایی ناکاتەوە بەرەوەڵا مناڵ وەرە لە کۆڵانە مامەڵی لەگەڵا بکەن نیو ساعت قسەی لەگەڵا بکە زین لە چ خێزانێکەوەتەوە لە خێزانێکی زمان پیسەوە هاتووە لە خێزانێکەوە باش پەروەردە کراوە لە خێزانێکەوە هاتووە شەڕانی تونند و تیژن نازدار بەخێو کراوە لە کەسێتیە دەرەکەوێت مناڵ غەڵەتی ڕەفتارێکە دایک و باوک بۆی پۆشەمە کارەساتە چونکە مناڵ کە تفیک بڵێن شتێکی دزیوە لە باوکی لیشفان باوکی دەرێنەوە دایکی باسی ناکات با باسی نەکەم بۆی باوکی لێ نییە ئەم مناڵە بەردەوامە بێت تۆ شتەکانی بۆ شاریتەوە ئەبێ ئەم مناڵە ڕەفتارێکی غەڵەتی کرد لە کاتی خۆیان سنووری بۆ دابنی و بۆشی مناڵم دارکاری کە بەس بانگەکەی ئەڵێ ئەمە پارە ئەمە دزی پێڵێن نابێت لە گیرفانی باوکە دەریبێنی پارە دەوێت تۆ ڕۆژانەوە هەیە ئەمەی کردوتە غەڵەتان داوای لێبوردنکە یا شتێت جاری وا لە باخشەی ساوایان نازانێ مناڵی 4 ساڵە 5 ساڵە بەڕێزان هێشتا مانای دزی نازانێت 4 ساڵ 3 ساڵ و نیو 4 ساڵ مەلاعیبێکە حەزی لێ بە خۆی گیرفانی ناوێتەوە ئەبێ ئێمە وەکو دایک و باوک کابین لە گیرفانیاتی ئەبێ پێی بڵێن لەگەڵ خۆمان ئەڵێن ئەمە هی ئێمە نییە هی باخشەی ساوایان بێ بەیانی بیبینەوە باوکە جار تۆ بە غەڵەت هێناوتەتەوە چکە ئێمە مافی ئەمەمان نییە چونکە ئەگەر ئەوەی هێنایەوە سبەینی قازێکی بۆێنێتەوە دوو بەینی سیارەیەکی بۆێنێ ئەوە ئیترمانەوێت تۆ ڕێچکەی دزیکردنی فێرەکەی ئەبێ مناڵ بزانێ ئەمە مافی خۆی تۆ مافی خۆی نییە سنوورە نەمانگویشتێ لە کۆڵەکان سنوورەمە سنوورە نابێ شتی بێن شتی مناڵێکە چین بۆ ماڵانە هێنێتەوە ئەبێ بە هەر شێوەیە بێ ئەڵێن وەڵای ئەم مناڵە نەیزانیوە ئەم شتێ لەگەڵ خۆی ناوە بێ بەنامەرەکە بزانێت 4 ساڵ و 5 ساڵ معنای دزی نازانێت 3 ساڵ و نیوە نازانێت دزی چە بەس بەمڵشی خۆی زانێ و زانێ هەموو شتێکی ئەوە باید چوزانێ حەقی نییە هی دراوسێکەکەی بێ ئەڵێ من حەزم لێدێ بەڵام بۆی ڕوو نەکەین بابە نائەی بینەوە من خۆم بۆ تەکڕم نابی خەڵک بێنی تۆ حەزەکەی شتەکانی تۆ خەڵک بیبا تەوان ئەڵێ نا ئیتر بێ لێ کی گێنین کامە ڕاستە و کامە غەڵەتە کامە حەقە و کامە ناحەقە ئەبێ بۆی ڕوون کرێتەوە